دەدانە ساڵە دایکم نەبینیوە، دایکم زۆر نەخۆشە، داواکارم لێت دوعای خێری بۆ بکەی مامۆساییان. بەڕاستی دایکت بە یا ڕەبی خوای گەورە شیفای بێت. ئەوە یەک هەفتەیەکە زۆر بێتاقەتم. ناتوانی بیتەوە؟ نا وەڵڵا مامۆساییان ناتوانم بێمەوە، بەڕاستی زۆر بێتاقەتم. 10 ساڵە نەمبینی، یعنی هەر ڕۆژێکیش کە قسەی لەگەڵا بکەم دەست دەکا بە گریان. بۆچی دایکت بەجێهێشت؟ وەڵای مامۆسا ئەو کاتێککە من دەرچووم بۆ ئەوەی کە بژێوی ژیانم و یارمەتی کە سوکارم بم، بەڵام هۆکارەکەیەوە بوو. ینی بەس بۆ بژێوی ژیان؟ ئەرێ وەڵا. باشە ئەگەر لەگەڵ دایکتا بوویتایە هەروەکو ئێستا ژیانت ناکرد؟ بەرێ وەڵا بە تاکید، بەڵامیتر زروفەکەی و کاتە جیاواز بوو مامۆسا، وەکو ئێستا نەبوو، بەڵامیتر ئەلحەمدوللا سوپاس بەخوای گەورە. بەڵام نەخۆشیەکەی دایکت ئەوەیە یعنی وەعی لە دەست داوە ینی وەکو خوانەکەران ئینشاڵڵا قەدەوە نییە جەڵدە ئۆمانەیە یان هەر وەڵڵی ماوەیە پێش ئێستا جەڵدەی مشکلەیە، بەڵام سوپاس بۆخوا ئەوە باش بوو، بەڵام ئێستا تووشی نەخۆشیەک بۆ خوران. بەڕاستی ینی هەموو گیانی هەموو جەستەی شینشی ناکاتەوە، ینی ئەیبێنە بردومانە بەلای چەنەها دکتۆر ئەڵێ خوێنی پاکە یا بڵێن پێستی هیچ عیبێکی نییە، بەڵام سوبحان الله ینی ئەو نەخۆشیە دکتۆریش سەری لێ دەرنایەنێ. یا ڕەبی خوای گەورە شیفای دایکت بە، خوای گەورە دەروی خێرش لە تۆ بکاتەوە بگەڕیتەوە بەلای دایکت. سەلامەت بی مامۆساگیان، وەڵی تر پێویستمان بە دوعای خێرە، تر خوای گەورە ڕەحم لە شفای هەموو نەخۆشیێکی مسلمان بات و هینی دایکیشم بەڕاستی زۆر دایک ئەزانی چۆنە براکەم، دایک باوک ناتوانێت زۆر دەری بڕێ، بەڵام دایک دەریە بڕێت. من وا ئەزانم دایک و باوک پیر نابن، بەس ئەمرن، بەس ئەولاد پیریانەکات. خەفەتی کوڕ و کچ باوک پیرەکات، دایک پیرەکات. خەفەتی کوڕ و کچ وا لە دایک و باوکەکە تووشی ئازار بن، تووشی نەخۆشی بن. من وا ئەزانم، چکە بەڕاستی دوورکەوتنەوەی کچ و کوڕ لە دایک و باوک زۆر بەسوێیە، زۆر بە ئازارە، زۆر بە ئازارە. بەڵامی تر ئێمە زۆر بێباکین بەرامبەر بە دایک و باوک. من هەموو جار ئەوە وتووە ئەوەی کە مناڵی نابێت بە هەر هۆکارێ بێ یەک خەفەتی هەیە، ئەوەیە کاڵێ مناڵم نابێت، بەڵام ئەوەی کە مناڵی هەیە 100 خەفەتی هەیە، 200 خەفەتی هەیە. باوەڕتان هەبێت هەتا بچووکە ئیتر شەو تا بەیانی بە ئازارەوە تۆش بە دیارەوەیت، تۆش ئازارە کێشیت، هەتا ئەچێتە قوتابخانە دەی ئیسا بێت چی بکات، ئەبێ ئیسا کەس شەڕی لەگەڵا نەکات، ئێسا عەزیەتی نەبێ، ئەبێ لەو ڕێگایە سەگ پەلاماری نەدا، سیارە لی نەدا، ئەبێ بە سەلامەتی بێتەوە. هاتەوە کە گەورە ئەبێ ئەیدەی بەشوو خوای گیان شەو تا بەیانی ئەبێ پیاوەکەی بۆی خراپ نەبێ. هەستەکەم ڕەنگ لە ڕوویان نەماوە، قسە ناکە و پیاوەکەی بۆی خراپە، بەڵام ئەترسێت. ژنی بۆ هێنیت ئەوە نازانی ئەڵێ وەڵا لەگە ژنەکەمان ناگونجێ. خوای گیان یعنی باوەڕتان هەبێ من ئەڵێم 200 خەفەت تۆ بڵێ 300 خەفەت. بۆیە دایک و باوک تەنها ئەولاد پیرەکەت، تەنها ئەولاد تووشی نەخۆشییانەکەت. خۆی گەورە دایک و باوکی هەموو لایەکمان پارێزێ و محفوظیان کا و ئامین ئامین مامۆساگیان، خۆشی کە لە ژیانە نەماوە، خۆی گەورە لیان خۆش بێت. اللهم ئامین.